کەم تەرخەمیمان لە بەکارنەهێنانی دەسەڵاتمان وای کرد لە دەمێکدا خەڵکی ئێران لە شۆڕشی سەوز لە تاراندا بەرامبەر بە مەلاکان ڕاپەڕین بێدەنگ بمێنین. مەلاکان و تاوانکارەکانیان ئێرانەکانی ئۆگری ئازادی کە ڕژابوون سەرشەقام کوشتیانن، ئەوانیان خستە بەندیخانە و ترسیان وبەرنان و بە هەڵەش لۆمەی ئەو ڕاپەڕینەیان خستە سەر ئەمریکا لە دەمێکدا ئەمە دیکتاتۆری خۆیان بوو کە تەشەنای بەم ڕاپەڕینەدا. زۆرمان حەز دەکرد ئارزوەکانمان بێتە دی کە ئەمەش وای کرد ڕوومان لە حیزبوڵڵا وەرجێڕین و دەوری 130,000 موشک و ڕاکێت کۆبکاتەوە. ئەوان ئەو چەکانیان لە شارەکان و گوندەکانی لوبنان لە ئەمباردا ڕاگرتووە کە بە پێچەوانەی یاسای نێونەتەوەییە و هاوپەیمانی ئێمە ئیسرائیلی کردوتە ئامانج. گەلێک گرینگە کە ئێمە تێگەیشتنێکی گشتیمان لەنێو هاوپەیمانانی خۆماندا برەو پێداوە کە پێویستە بەرەنگاری مەبەستی ڕژیمی ئێران بین. وڵاتانی زیاتر لەوە تێدەگەن کە دەبێت بەرەنگاری ئایەتوڵاکان بن، نەگەوەی لە بەرامبەریاندا دابنوێنن. وڵاتانی وەک میسر، عومان، کوێیت، ئۆردۆن هەمویان کاریگەر بوونە لەوەی هەوڵی ئێران پوچەڵ بکەنەوە کە هەویستویەتی خۆ لە گەمارۆکان دەرباس بکات. بێنشینەکانی عەرەب دوای سەپاندنی دووبارەی گەمارۆکان هاوردەکانی گازی ئێرانیان هەڵوەشاندەوە. بەحرین لە ناساندن و بەرەنگاریکردنی دەستکیسانی چالاکی سوپای پاسداران لە وڵاتەکەیدا یارمەتی کردووە و پێشی کردارەکانی نایاسایی دەریایی ئێرانی گرتووە. عەرەبستانی سعودی لەگەڵ ئێمە هەوڵی داوە پەرەنگاری بەرفراون بوونەوە و کارتێکردنی ئێران لە هەریمەکەدا بگرێت. ئەمریکا ڕێز لە هەموو ئەو هەوڵانە دەگرێت و تێدەکۆشێت هەموو وڵاتان درێژە بەکارەکەیان بدەن و بۆ ئەوەی بە تەواوی پێشی کردارەکانی بەدکارانی ئێران بەربەست بکەن. هەوڵدان بۆ بەربەستکردنی مەبەستەکانی مەرگهێنەرانەی ئێران تەنیا لە چوارچەوەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا نییە. دۆستان و لایەنەکانی ئەمریکا لە کوریای باشوور و پۆلاند تێکەڵ بەو هەوڵە بوونا پێشی گەلێک هەوڵی تێکدەرانەی ئێران و هەوڵەکانی تێرۆریستی لە جیهاندا بگرن. لە یەمەن یارمەتیمان بە لایەنەکانی هاوپەیمان کردووە پێش لە دەسەڵاتی ئێران بگرن کە بۆ بازرگانی جیهانی و ئاسایشی هەریمی دەبێتە کارەسات. February 11th will mark 40 years since the oppressive regime came to power in Tehran. 11 مانگی دویم ساڵ سلێمی ساڵوەگەڕی هاتنە سەرکاری ڕژیمی سەرکوتکاری ئێرانە. گەمارۆکانی ئابووری ئەمریکا بۆ سەر ڕژیمی ئێران لە مێژوودا هەرە بەهێزترین بوونە و ئێمە لەسەر ئەو گەمارۆیانە تونتر بەردەوام دەبین تا ئێران وەک وڵاتێکی ئاسایی ڕەفتار دەکات. 12 داوامان کە لە مانگی مای پارەکەدا هێنایە گۆڕێ هەر لە جێگای خۆیاندان چونکە ڕێژیم هەروە هەڕەشەیەک بۆ سەر هەریمەکەیە. لە سووریا ئەمریکا لە دیپلۆماسی کەڵک وەردەگرێت و لەگەڵ لایەنەکانی خۆمان کار دەکەین بۆ ئەوەی ئاخرین سەربازی ئێران لە وڵاتەوە دەربنین و لە ڕێگای ڕەوتی بە پێشەنگی UN کار دەکەین کە ئاشتی و سەقامگیری بۆ خەڵکی ئازاردیتوی سووریا بهێنین. ئەمریکا هیچ یارمەتێک بۆ ئاوادانکردنەوە ئەو ناوچانە ناکات کە ئەسەد دەسەڵاتی بەسەریاندا هەیە، هەتا ئەو کاتەی ئێران و هێزەکانی سەر بە وڵاتە پاشەکشە دەکەن و هەتا ئەو کاتەی ئێمە ڕەوتێک بەرەو چارەسەری سیاسی لە وڵاتەدا دەبینین. In Lebanon, the United States will work to reduce the threat of Hezbollah's missile arsenal, which is aimed at Israel. لە لوبنان ئەمریکا هەوڵ دەدات هەڕەشەی جەبەخانی موشەکی حیزبوڵڵا کەم بکاتەوە کە دەتوانێت هەموو شوێنەکان لە نێو ئیسرائیلدا بکاتە ئامانج. گەلێک لەو موشەکانە خاوەنی سیستەمەکانی پێشکەوتون کە ئێران دابینی کردوون و ئەوەش قبول ناکرێت. ئێران ڕەنگە پێوا بێت خاوەنی لوبنانە، بەڵام ئێران لە هەڵەدایە. ئەمریکا بە تەواوی پشتیوانی لە مافی ئیسرائیل دەکات لە بەرامبەر ڕەویشتی هێرشبەرانی ئێران بەرگری لە خۆی بکات. ئێمە مسۆگەری دەکەین کە ئیسرائیل ئەو تواناییە لەشکرەی هەبێت کە بەجددی بتوانێت لە خۆی بەرگری بکات. لە عێراق ئەمریکا یارمەتی بە لایەنەکانی ئێمە دەکات کە وڵاتێکی بەبێ کارتێکردنی ئێران بنیاد بنێن. مانگی مای پارەکە عێراقیەکان لە هەڵبژاردننی سرانسەریدا تایفەگەریان پەسەند نەکرد. ئەوان لەلایەن گروپەکانی چەکدار و خراپکارانی بە پشتیوانی ئێران چاوترسێن نەکران.